الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان و خۆشەویستانم، دوو مستەڵەحی شەرعی هەیە، مستەڵەحێکیان پێوتێ حەڵاڵ، مستەڵەحێکیان پێوتێ حەرام. زۆر کات دەبیستین کە خەڵکێک باسی ئەو ئەکات کە ئەمەوێ حکمی خوا لەسەر زەویە جێبەجێ بکرێ و زۆر باسی ئەو بابەتە ئەکرێت. ئایا حکمی خوا جەل جەلالوهو چییە؟ لە عامی زهنی خەڵکی موسڵمانی ئەمڕۆیە حکمی خوا کە باسەکرێت تەنها قساس یان حەدەکانیەتە زەینی ئینسان. بیرەکاتەوە یەکێ دزی کرد چۆن دەستی ببڕێ، یەکێ زینای کرد چۆن دارکاری بکرێ، یەکێ کەسێکی کوش چۆن بکوژرێتەوە. ئەم مەفهومە مەفهومێکی غەڵەتە، زۆرتر کافران وهایە لێ کردو خەڵکی موسڵمان لە مەفهومی حکمی خوا ئاوها تێبگا. ئەگەنا حکمی خوا هەموو حەڵاڵێک، هەموو حەرامێک، هەموو سنەتێک، هەموو کەڕاهەتێک، هەموو مباحێک هەر پێنجدانەکەی ئەحکامی شەرعی تەکلیفی ئەگرێتەوە. واتە ئەوەی سنەتێک ئەکا حکمی خوای جێبەجێ کردو، ئەوەی واز لە حەرامێک یان لە حکمی خوای جێبەجێ کردو، ئەوەی حەڵاڵێک جێبەجێ ئەکا، حەڵاڵی خۆی ڕۆژانە حکمی خوا جێبەجێ ئەکا لەسەر زەویە. وی جاری وهەیە کەسێک زۆر متحەمیسە بووی ئەمەوێ حکمی خوا لەسەر زەویە بەرپا بکەم، لە خۆیان نەیتوانێت حکمی خوا بەرپاکە، چ جای بتوانێت لە دەوروبەرە حکمی خوا جەل جەلالوهو بەرپا بکە. حەڵاڵ و حەرام دوو بابەتی زۆر تایبەتن. زانایان ئەفەرمون حەرام ئەوەیە ئەگەر کردت عقوبە ئەدرێ، ئەگەر نەتکرد پاداش وەرناگری. هەندێک لە زاناکان فەرمویانە لەبەرەوەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە فەرمایشتێکا فەرموویەتی هەر کەسێ حەرامێک هاتە زەین و دڵی و بڕیاریدا بیکە و چوو مبادەڕەی کرد و بۆی ئەکرا لەبەر خاتی خوا نەیکرد، ئەجرێکی بۆ ئەنووسر. واتە حەرامیش کە ئینسان دەسی لێ هەڵەگرێ بێ ئەجر نییە. بۆیە کە ئەچیتە خزمەت پەیامی خوا جەل جەلالوهو، پەیامی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەڕوونی ئەمانە ئەبینی. خوایان لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وذروا ظاهر الإثم وباطنه، دەرەوە و ناوەی گوناه واز لێبێنە، گوناهی ئاشکرا و پەنهان واز لێبێنە. ئەو شتێک کە گومانت لێوێتی و گومانە لێی نییە وازی لێبێنە. تفاسيري زور بأو آياتكرا ومهم خوي جورا أمر أكا وذروا ظاهر الإثم وباطنه، لقرن وازبن دور كونه وشي حرام للقرآن هاتوا أفرمي قل تعالوا أتلوا ما حرم ربكم عليكم. ورن باب بوتان بيان كم كخوا ربي إيه وبرودقاري وشي لسر حرام كردون. لم زمني أمرويا مادام إما حلال وحرام أناسين الدنيا باللوي التزام وغير التزام بجلو برقو بوشاكو بمعنى النية. والله فلان كز ريشي هي ملتزمة وفلان كز شروع كان يكون ملتزمة وفلان كز ناشتواني. سنجي محكي التزامي إنساني مصمع حلال وحرام. شنك لحرام خوي أبارزه، شنك دور أكيوته ولا حرام، چەندێک حرامەکانی خوا لە بەردەستیەتی و ئەم لێ ئەگەڕێتەوە. ئەمە نیشانەی ئیلتیزامی ئینسانی ئیماندارە. ئەجر لەم زمانی فتنە لەسەر ئەوە وەرەگیرێ. چەندێک خۆت ئەپارێزی لە حرامەکان. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ إن الله فرض عليكم الفرائض فلا تضيعوها. کۆمەڵێ فەرزی لەسەر داناون خوایان مەچن زایان کەن، زایان مەکەن. وحد حدودا فلا تعتدوها، يكم الحدود سنوري شيدانا ولا سنكاني خوا تجاوز مكان. تجاوز كردن لسنوري خوا جل جلاله زور خطري كي قوري وصل حياة إنسان مسلمان. چونکە باجی هەیە، باج چۆن نەکردنی پاداشتی هەیە وەکو لەو فەرمایشتە عەرزم کردن.
کردنیشی باجی هەیە باجی قرس لە حیاتە ئەدەی لەسەر ئەو عسیانانەی کە ئەیکەی ابن القيم رضا ورحمة خوای لێبێ ئەفەرمێ جاری وایە ئینسان لە کتێبی نایابی الداء والدواء ئەفەرمێ جاری وایە ئینسان گوناهێکەکە پێی وایە تەواو هیچ شتێکی نەهێشتوێتەوە سەیرەکە خوای گەورەش ئەیشارێتەوە هیچ عقوبەیەکیش نادرێ تەسەووری وهایە هیچ ڕووی نەداوە ئولفە دەگرێ بە گوناهەکەەوە ئەڵە جاری وهایە گوناهێک دوای 20 ساڵ ئەثەرەکەی بەسەر ئینسانەوە ئەمێنە دوای 20 ساڵ گوناهێک ئەەکەی ئاثارەکەی لە حیاتی تۆیان ڕەنگ ئەداتەوە بۆیە ئینسانی مسلمانە بێت لە گوناه زۆر خۆی بپارێزێ ئەم زەمانە زەمەنی گوناه و فوکردنە بە گوناه لە بازاڕا گوناه لە شاشەیە گوناه لە دەوروبەرە گوناه لە مەجالیسا گوناه لە سیاسەتا گوناه لە غەیبەتا گوناه يعني سبحان الله هم حرام أو دوري داوي علي زماني بنو إسرائيل خواهي يقول اللي منع كردمون الرجي الشمان راي ما سيبك الرجي كان يتريش سبحان الله حلال وأسود الرجي كان يترأسون يكحوتيشيان لأبني لقرآن فلما سيكان دزنا اكو زوه بزحمد تار راي ما سيكان بيكر هل الرجي الشمان ما سيكان أهات نسره ياريانا كلغا خلق چونکە قەدەغەبوو لەسەریان ئەڵێ ئەمان چیان ئەکرد ئەڵێ ئەچوون هەندە شوێنیان تەرتیب ئەکرد ماسیەکانیان گلەیەوە ڕۆژی شەممە هەتاوەکو دەرنەچێ ڕۆژی یەکشەممە ئاهاتن یا ڕۆژی دووشەممە ئاهاتن بە ئیسراحەت دەستیان کرد بەڕاوکردن یان فێڵ لەخوا بکەن هەیلەی شەرعیان نەکرد ئەلەم زەمانە سوبحان الله حرامەکان هەر هەمووی ئاوایەتە پێش چاوت حەڵاڵەکان زۆر زەحمەت بووە بۆیە ئەمە ئیمتیحان خوای گەورە ئەوێ ئیمتیحانی عەبدەکانی بکات کێ ساغ دەرئەچێ هەر کاتێ ئەم ئیمتیحانانەی خوا دەستی پێ کرد بێت لە دوای ئەم ئیمتیحان نەسڕەتی خوا هاتووە ئەو کەسانەی کە پاڵفتە لەمانە دەرەچن ئەبنە بەردی بناغە ئومەتی ئیسلامی هەڵەسێتەوە بە درێژەی مێژوو ئەو هەبوو کەی ئیمتیحانی قورس دەستی پێ کرد بێت نەتیجەی زۆر باش دراوە بەدەستە بۆیە عەزیزانم ئەم زەمانەی کە ئێمەی تیاین زمانی خەتەرناکی گوناهەکانە و دەرکەوتنی گوناهەکانە بە هەموو بارەکە کابرا پارەی حرامی ئەوێ دەستی ئەکەوێ ئافرەتی حرامی ئەوێ دەستی ئەکەوێ هەرچی ئەوێ لە حرام دەستی کەوتووە ئەسڵەن حرام چۆتە ناو چەقی ماڵەکەی چۆن یعنی کەسی ئیماندار سبحان الله ئیمامی ذەهەبی لە کتێبی کەبائیرە باسەکە ئەو هەموو کەبیران ئەیهێنە حەفتاوەنە کەبیرە ڕیزەکە ئیتر سحرە ئیتر ڕیبایە ئیتر ئەی وەتەسەوورەکەن ئێستا ساحر چەند زۆر بوو بۆچی زۆر بوو چکە ڕەواجی هەیە هەر شتێ ڕەواجی هەیە بە زیادەکە لە هەموو کوردستان ئێستا زانن چی خەڵکێک پارە پێ ئەکا بەسەر سحرەوە ڕەواجی پێ ئەکرد ئەنواع جۆری دەرگا ئەکرێتەوە اینجا لیواتە اینجا ڕیبا خواردنی ماڵی هەتی و دزیکردن زیناکردن شرک قراردان بۆ خوا جەل جەلالوو هەمووی بە هەموو شێوازەکان کافرکاری خۆی کردووە لەسەر خەڵکی موسڵمان و گەنج و لای موسڵمان گەنجی موسڵمان لەم زەمانە ئەگەر خۆی پاراست خوای گەورە زۆر بە سەریعی بۆی تعویض دەکاتەوە چونکە ئەمە ئیمتیحانە ئێستا ئێوە سەیرکەن ساڵێکی ڕێک تۆ دەوامەکەی چەند ڕۆژێ ئیمتیحانەکەی ئیمتیحان مودەکەی کەمە زۆر نییە سەبرت هەبێ و تەحەمولت هەبێ لە ئیمتیحان ڕزگارت ئەبێ و نەجات ئەبێ لفرمايشتك فرمي من ترك شيئا لله عوضه الله خيرا منه هر كسيك لبر خاطري خوا هر شتيك ترك إلا خوا بوي تعويض زكاته طبعا صفتي كريم خوا زور قولي إما أقا صفتي كريم خوا بناسين بس أو كسيك كريم بناهي هيش تيك بسريا تيبر بهداشتي أكاته زور بزيادة تو هب لبر خواهی زور کریم واز لحرامك اهنی بخوا بو تعویض نکاته بصدقات بو تعویض کاته بباشتر بو تعویض کاته خودی او حلالت اداته هند جار اوی که بحرام بو وست دسی و باری لبر خاطی خوا قرایتو اداته بحلال الشيخ ابراهيم هلالي حلبي هي يك لزانا كان افرمت طلبهم الازهر افرمت چند روجك برسيتي زوري بو هنام درمي كيشن بينو لیرێکم پێ نەبوو خەرجیکەم ئەڵێ زۆر ماندوو بووم زۆر برسیم بوو ئەڵێ ڕۆژە چووم دەرسم لای ماوەساکەم خوێند و لەو سەرەوە ئەگەڕامەوە ئەوە نەم برسی بوو خەری بوو ئەکەوتم ئەڵێ بۆنێکی زۆر خۆشی خواردنێک ئەهات دەرگای ماڵێکیش کرا بۆ سێرە کرد بۆنەکە لێوە دێت ئەڵێ تەحەمولم نەما وەکو شێت خۆم کرد بە ماڵەکە ئەڵێ خەری بوو ئەمردم
ئەڵێ سێرم کرد کەس لە ماڵەکان نییە چۆڵ ئەڵێ هەندێک سێرم کرد سێرەکە مەتبەخێک لەو لای دەرگاکەەوە هەیە خواردنەکە لەوێ ئەڵێ چوومە سەر خواردنەکە و کەوچکە کەشم تێکرد ئەڵێ ویستم هەڵی گرم ئەڵێ کە بیرم کردەوە ئەی هاوار ئیبراهیم چی ئەەکەی تۆ تالیبی علمی تو هاتووی ئەتەوە حەرام بخۆی ئەڵێ دام نایەوە هاتم سێرم کرد هەر کەسی لێ نەبوو بە برسێتی ڕێگەم بڕی ئەڵێ چوومەوە ژوورەکەی خۆم لە ئەزهەری شەریف ئەڵێ ڕاکشام لە ژیاننامەی خۆیان نووسیوێتی خەریک بوو ئیتر کوێر بم ئەڵێ ئینتزاری ئەومە کرد کاتێک بزانم من لە برسا بمرم و بەشکم خوا دەروێکم لێ بکاتەوە ئەڵێ بە دڵ دوعام ئەکرد خوایە بەس ئەوەندە ڕزقم بدەی هەتاوەکو بتوانم دەرسەکانم بخوێنم حەچی تر ئەڵێ سوبحان الله لەم کاتە ئەو شێخەی کە ئەو ڕۆژە دەرسم لا خوێندبوو هیچ باس نەبوو ئەڵێ سێرم کرد تەقەی دەریاکەمی سێرم ئەو شێخەمە ئەڵێ مش بە پەلە خۆم گوش کردەوە هەڵسامەوە ئەڵێ لە حایبەتی شێخەکەمە برسێتەکەم لەبیر چوو ئەڵێ کە سێرم کرد شێخەکەم و پیاوێکی لەگەڵایە پێیوتم ئیبراهیم ئەم پیاوە هاتووە ئەوێ کچەکەی خۆی بدا بە کەسێکی زۆر ساڵح من ژوتومە لە ئەزهەرە ساڵحتر لەم ئیبراهیمە شک نابم وەرە با بچین سێری ئەم کچە بکە ئەڵێ من قاسم بۆی نەئەگرت لەبەر خاتی ماوەساکەم نەم ئەتوانی هیچ بڵێم ئەڵێ سوبحان الله ڕۆشتن بۆ عینی ماڵ ئەڵێ کە قەت تەسەووری ئەوەم نەکردبوو ئەڵێ کە چوین سێرەکەن سوبحان الله عینی ماڵ تەقەی لێدرا سێرەکەن ئەم پیاوە ئافرەتێکی نەخۆشیان هەیە و کچێکی هەیە ئەڵێ کە دانیشتین وتی ئەمە کچەکەی ئەتەوێ ئەڵێ منیش لەبەر ئەوەی ئەو هەڵەیەم لەو ماڵا کردبوو ئەڵێ ئەوەندە شپرز بووم نەمەزانی چاویشم بە باشی ئافرەتەکەی نەئەبینی ئەڵێ ڕوشم نەبوو لەبەر ماوەساکەم سەربەرزکەمەوە وتم بەڵێ ئەمە ئەڵێ هەر لەوێ عەقدیان کرد خاوەن ماڵ سوێنی خوارد کە خواردنێکمان تایبەت دروست کردو بۆ ئەم مەسئلەیە نابێ بڕۆنیا شێخ ئەڵێ من و ماوەساکەم دانیشتین لە ماڵەکە ئەڵێ بە حەڵاڵ ئەم خوارد كما خم لوان أشارد أو فرميسك بتشوما أهات خوارو كمن ترك شيئا لله عوضه الله خيرا منه على من بتمام جارك بحرام لم خوار نبخم حتى أو رجيم مردم على استأم كلماتاني أنه سم أمر بير بوا هر أو آفرته استخدي أم خواردانا بو دروسك بحلال إنساني إيمان دار أبي زور آقاي لبي لمسألة حرام لفرماشتي ترى أفرمي إنك لن تدع بخواتو يكشت نية لجيان تاوازي لبيني لبر خاتي خوا إلا خوا بچا كتير بو تعوي زكاته أبي أما متمانە من بەخوا زۆر بێن کێشەیەکی ئێمە هەیە کاتێک کە پەلاماری حرام دەی متمانەمان نییە سێرکەن مناڵێکی بچووک باوکی فڕێ ئەدا بە ئاسمانە پێ ئەکەنێ حتا ئەکەوێتەوە سەر دەستی باوکی بۆ چونکە زۆر متمانەی بە باوکی بەری نادا بۆیە هیچ خەمی نییە بە فڕەش درایە بە ئاسمانە بەخوا ئەو کەسەی متمانەی زۆر بەخوا جەل جەلالوه بێ ئەگەر لە ئاسمانەوە بکەوێتە خوارەوە ئەو هایە ئەوە نەی متمانە بەخوا هەیە پێ ئەکەنێ ئەفەرمێ هەر کەسێک ئەم متمانەی بەخوا هەبوو ئیلا خوا بۆی تعویض زەکاتەوە وەرە ئەو حرامەی کە لەبەر دەستایە لێی دوورکەوەرەوە ئەو حرامەی کە تێکەوتووی ئێستا دوورکەوەرەوە شاشەیە کە تووشی حرامی کردووی لەبەر خاتی خوا وازی لێ بێنە نەزەرێکی حرام تووشەبی لەبەر خاتی خوا وازی لێ بێنە لقمەیەکی حرام توش بووی لەبەر خاتی خوا دەستی لێ هەڵگرە بزانە خوا جەل جەلاله بۆ تعویض زەکاتەوە یا بۆ تعویض ناکاتەوە کۆتا قسم لە خزمەتتانە ئەڵێ هەموو بەیانێک شێطان ڕیوایەتێکە ئەڵێ بەو کەسانەی کەوا لە بەردەستیان لە وەچەکانی و جوندیەکانی ئەڵێ واز لەو کەسانە بێن خواردنیان حرامە ئەوانە کۆتکراوی دەستی خۆمان ئەوەی کە خواردنی حەڵاڵە و هەوڵ بۆ حەڵاڵ ئەدا ئەوانە بگرن ئەمەی تر لێگەڕێن چونکە ئەمە حرامەکە لە جەستەیە ئەمێنێتەوە تووشی خراپەیەکە ئەوەی کە حەڵاڵ خۆرە هەوڵ لەگەڵ ئەوانە بدەن بۆیە عەزیزم لەو ئەچێ شێطان زەفەرە پێ بێنێ لەو ئەچێ شێطان زۆرە بۆ بێنێ لەو ئەچێت ئەو حرامەی کە تێکەوتووی دڵت نەیە بەجێ بهێڵی پارەیەکی زۆرە ماڵێکی زۆرە ئەموالێکی زۆرە کەسی ئیماندار صفەتی ئاوایە لەبەر خاتی خوای کەریم واز بێنە لە حرامەکان تا خوای کەریم دەرگاکانی خەیر و کەڕەمت بەسرا بکاتەوە خوای بۆ خاتی گەورەی خۆت داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای حرام لە پێشەوەمان ناشرین بکە یا ربی خوای گیان ئەوەندە حەڵەمان بدەرێ محتاجی حراممان نەکەی یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان دامەزنێ لەسەر خواناسی يا ربي خوايا عاقبة من خيرك خوايا عاقبة من خيرك خوايا عاقبة من خيرك
خوای لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ بە ئومەتی ڕەسوول الله صلی الله عليه وآله وسلم حسابمان کە بە شوێن کەوتەی ئەو خۆشەویستە قبوڵمان کە یا ڕەبی خوای داوان لێ ئەکەین بە گەورەی خۆت لە ژیانمانە تووشی حەرامی هاتوین یا ڕەبی خوای داوای عەفوت لێ ئەکەین عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین هەڵەمان کردو بەرامبەر بە تۆ یا ئیلاهی داوای عەفوت لێ ئەکەین تۆ کەریم و لە هەموو کەس ئەبووری لە ئێمەش ببوورە یا ئەکرەم الئەکرەمین گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمەوە دوایکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ڕەبی خوای جان بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوای سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە تاجی زیاڕین لەم دنیا لەو دنیا بخەرە سەرمان یا ڕەبی خوای خۆمان مناڵ و ئەولاد و خێزانمان لە حرامەکان بپارێزە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای جان لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببوورە پەروەردگارە داوای لێ ئەکەین لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببوورە یا ڕەبی خوای داوای لێ ئەکەین لە گوناهی دراوسێکانمان ببوورە لە گوناهی هاوشاریانمان ببوورە خوای هەر کەس تووشی حرام بووە لە حرام ڕزگاری کە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای جان حشمت بۆ ئافرەتانمان بگێڕەرەوە هیدایەتی گەنجەکانمان بدە خوایە هیدایەتی گەنجەکانمان بدە یا ڕەبی خوای سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان بکە یا ئەکرەم الئەکرەمین خوای بمان گێڕە لەو عەبدانەی بەسەری بەرزەوە بە دیوانی تۆ شادە بن یا ئەکرەم الئەکرەمین بمان گێڕە لەو عەبدانەی لە ئاخرەتە خوای لە حوزوری تۆ یا شادە بن یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای جان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ڕزقی حەڵاڵمان زیاد کە خوای ڕزقی حەڵاڵمان زیاد کە خوای بازاڕەکانمان پڕکە لە حەڵاڵ یا ئەکرەم الئەکرەمین حرام لە بازاڕەکانمان دوور خەرەوە یا ئەکرەم الئەکرەمین ڕیبا لەم وڵات و نیشتیمانەی ئێمە مەهێڵە یا ئەکرەم الئەکرەمین فەساد لەم وڵات و نیشتیمانەی ئێمە مەهێڵە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای جان ئەم موسڵمانن لەم ماڵی تۆیە کۆبوونەتەوە خوایە هانا بۆ لای تۆ ئەهێنن بەخوا پەروەردگارە سوژدە نابن بۆ تۆ نەبێ دەستی دوعا بەرز ناکەنەوە بۆ تۆ نەبێ دەیا ڕەبی خوای هەر گرفتێکیان هەیە بۆیان چارەسەر کە ئەوەی ئەیانەوێ پێیان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە شارمان ئارام کە وڵات و نیشتیمانمان ئارام کە خوایە ئارامی بەسەر گۆڕستانەکانمانە ببارێنە لە گوناهی مردووەکانمان ببوورە یا ڕەبی خوای گیان ئەو مردووانەی هیچ کەسێک نێ دوعایکی خێریان بۆ بکە و ئێمە لێرەوە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە یا ڕەبی خوای لە گوناهەکانیان ببوورە یا ڕەبی خوای لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببوورە خوای جان سڵاوی ئەمەی سێ ئێمە بگەیەنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای عەفومان کە یا ڕەبی خوای عەفومان کە یا ڕەبی خوای ئەم دوعانەمان لێ قبوڵ کە خوای تەڕاویحەکانمان لێ قبوڵ کە ذیکر و ئەورادمان لێ قبوڵ کە ختمی قورئانەکانمان لێ قبوڵ کە دەرسەکانمان لێ قبوڵ کە نوێژەکانمان فەرزەکان لێمان قبوڵ کە سونەتەکانمان لێ قبوڵ کە پەروەردگارە شەو نوێژەکانمان لێ قبوڵ کە دوعاکانمان لێ قبوڵ کە یا ئیلاهی نوێژی چێشتەنگا و دوحاکانمان لێ قبوڵ کە پەروەردگارە داوای لێ ئەکەین بە گەورەی خۆت بەرەکەت بخەرە کاتمانەوە هیممەتمان بەرز کە یا ئەکرەم الئەکرەمین لێمان خۆش بە یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین ئامین ئامین والحەمد